ڕیابازان زوو وەڕز دەبن. هەر کەسێک کە خۆی وا بنوێنێ کە کلیلی دەرگای خێرە لەسەر خەڵک، بەڵام بۆ خوای نەبێ، بەڵام دەرونی پاک نەبێ، زوو وەڕز دەبێ، زوو واز دێنێ. جارانی پێشوو بەڕێستان لە بیرتانە مامە حاجیەک بە گۆچانەکەی ڕیشسپی قەومێک بەرەبابێک بەبێ ئەوەی چەک و سیلاحی هەبێ، ڕێز عەشیرەتێک بە دیواخانە گڵینەکەی خۆی بە سەماوەرێک و چایەکەوە کێشەی گوندێکی هەڵ دەکرد، کێشەی عەشرەتێکی هەڵ دەکرد. پێویستیان بە پۆلیس نەبوو، پێویستیان بە ئاسایش نەبوو، پێویستیان بە دادگا نەبوو. بۆچی ئەم مامە ڕیشسپیە بێت توانایە کە لە ڕووی تەمەنەوە چۆتە پێشەوە، تەنها گۆچانێکی بەدەستەوە بوو. ئەو سڵح و ئاشتەواییەی پێدەکرا، ئەو ژنومێردە لەو گوندەدا لەو خزم و کەسوکارەیدا کێشەیان دەبوو، بە نیو سعات لەگەڵیاندا دەنیشت و ژنومێر بێدەنگ دەبوون و بۆ خۆیان حتا مردن بە یەکەوە دەبوون، تەڵاق ڕووینەیەدا. هەر کەس بنکەی پۆلیسی نەدەزانی شکات بکە، کەس ئاسایشی نەبینی بوو، زۆر بەدەگمەن نەبێ خەڵک حاکمیان نەبینی بوو. ئەگوت خوایە ڕێم نەکەوێتە حەکیم و حاکم. بەڕێزان ئەو ڕیشسپیانە، ئەو ڕێز عەشیرەتانە، ئەو خاوەن بنەماڵانە نێتیان خاوێن بوو، بەدڵ حەزیان لە کردنەوەی دەرگای خێر بوو لەسەر خەڵک، منەتیان بەسەر خەڵکە نەدەکرد، شکری خۆیان لەسەر دەکرد. ئێستا ئەم هەموو مەکتەب کۆمەڵایەتیە زیاد بووە، ئەم هەموو دیواخانە گەورە زیاد بووە، پڕ لە قەنەفەی گرانبەها، پڕ لە خواردنی جۆرا و جۆر. ئەی بۆ سڵحێکیان پێ ناکرێ؟ ئەی بۆ ڕۆژ بە ڕۆژ کێشەکان زیاد دەبن؟ خۆ خەڵک قسەی خێریش دەکا، بەڵام ئەوانەی کە قسەی خێر دەکەن دیارە نێتەکەیان خاوێن نییە، دیارە دڵ دەرونیان خاوێن نییە، دیارە نێتیان پاک نییە. بۆیە مەرجی سەرکەوتنی ئەو کەسەی کە دەیەوێت کلیلی دەرگای خێر بێ، یەقینت هەبێ بریتیە لە ئیخلاس، لە دڵسۆزی، لە نێتی خاوێن. دووەمیان زۆر لەخوا بپاڕێوە بتکات بە کلیلی خێر و چاکە. یەکێک لە ناو سیفاتەکانی پەروەردگار ئەلفەتاحە، زۆر لێ بپاڕێ بڵێ یا فەتاح، بمکەی بە کلیلی کردنەوەی دەرگای خێر، بمکەی بە کلیلی داخستنی دەرگای شەڕ. زۆر لەخوا پاڕێوە، بەبێ خوای پەروەردگار هیچ ناکرێ. بە ناوی پیرۆزی ئەلفەتاح بپاڕێوە، بڵێ یا ئەڵڵا قسەیەکم دڵێکی داخراو بکاتەوە، قسەیەکی من کەسێک لە گومڕایی ڕزگارکە. بپاڕێوە بڵێ یا ئەڵڵا ڕۆژگارێکی تەمەنم ژن و پیاوێکی ناکۆک کە خەریکە بگەنە ڕادەی جیابوونەوە، سەرگەردانبوونی منداڵیان، تێکچوونی شیرازەی خێزانیان، پچڕانی خزمایەتیان، یا ڕەبی خوای ڕەحمم پێ بکەی، لە ژیانە هەلێکم بۆ ڕێبکەوێ بتوانم کلیلی کردنەوەی دەرگای خێر بم، بتوانم کلیلی دەرگای خێر بم، ئەم خێزانە ئاشتەوایان لە بەینا دروست بێ. پەروەردگارە یا فەتاح لێت دەپاڕێمەوە، لە هەر شوێنێکی کارکردندا بووم، من دەرگای شەڕ نەکەمەوە، بەڵکو ئەگە دوو هاوڕێم، دوو هاوپیشەم، دوو کەس کە لەگەڵ ماکار دەکەن ناکۆکیان هەبوو، بە قسەی خێری من، بە زمانی من ئاشتەوایی بکەوێتە نێوانیانەوە. ئەی کار بەدەست لە پلەی خوارەوە حتا سەرۆکی وڵات بپاڕێوە، دەستی زەلیلیت بەرزکەوە، بڵێ یا ئەڵڵاه ڕەحمم پێ بکەی، بە واژۆیەکی من، بە بڕیارێکی من، بە بەیاننامەیەکی من، بە قسەیەکی خێری من، ئەم گەل و نیشتیمانە، ئەم خاک و خەڵکە یا ئەڵڵا تووشی خێر بێ، دەرگای خێری لەسەر بکرێتەوە. بە بێویستی خوای پەروەردگار هیچ ناکرێ، کەس هیچ بەهی خۆی نەزانێ، دڵنیابن بە بێویستی خوای پەروەردگار هیچ ناکرێ. بەسەراتێکی واقعی عەرزی جەنابتان دەکەم، لە پرۆگرامی کلیلدا زۆر جار دەمەوێ کتێبێکتان پێ بناسێنم. ناوی ئەم کتێبانە بابەتەکانیان زۆر بەسوودن. مامۆستایانی بەڕێزی ئاینی، هاوڕێبازانم لەسەر مینبەری پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەو کتێبانەی کە بۆ جەنابتانی باز دەکەم سوودی زۆرم لێ بینیون، ئومێدەوارم کە بەویستی خوای پەروەردگار ئینشاء الله ئەو کتێبانە بخوێننەوە، بابەتی بە سوودیان لێ دەربکەن
و لە وتارەکانتاندا لە محازەراتتاندا و بۆ ژیانی واقعی خۆتان کە بەندە لی سوودمەند بووم جەنابیشتان لی سوودمەند بن. واتە لە پرۆگرامی کلیلدا دەرگای کتێبخانەیەکیش لەسەر ئێوە دەکەینەوە. هەر جارەی باسی کتێبێکتان بۆ دەکەین، کتێبێکتان پێ دەناسێنین. کتێبێک هەیە بیسمیکە نەحیا. کتێبی بیسمیکە نەحیا نووسەری ناوداری جیهانی ئیسلامی دکتۆر عەمرو خالید نووسیوێتی. عەمرو خالید کە ئێستاش محازەراتی لە کەناڵە فەزایەکانی جیهانیەوە هەیە، جەنابتان زۆرتان ناوتان بیستووە. یەکێک لە کتێبە زۆر ناوازەکانی کە بە ئەڵقەی تەلەڤیزۆنی پێشکەشکراوە، دواتر کتێبەکە نووسراوەتەوە بە ناوی بیسمیکە نەحیا. طەبعی یەکەم، چاپی یەکەم ساڵی 2007 چاپ کراوە لە لاپەڕەی 230دا. لە لاپەڕەی 230دا دکتۆر عەمرو خالید بەسەرهاتێکی واقیعیمان بۆ دەجێڕێتەوە ڕاستەقینە کە یەکێک لە تۆبەکارەکان بۆی باس کردووە. بەڵێ دکتۆر عەمرو خالید باسی ئەوەی کردوتی ئەو گەنجە بۆی باس کردم، وتی سەرەتای گەڕانەوەم بۆ لای خوای پەروەردگار لە هەنگاوێکی شەڕەوە دەستی پێکرد. بەنیەتی ئەنجامدانی دوو لە ڕووی جەنابتان خوای گەورە هەموو لایەک پەنادا و بمان پارێزێ بۆ ئەنجامدانی زینا شوێنێکم دۆزیەوە، پەیوەندیم کرد بە گروپێکەوە بە کەسێکەوە لە ئەسکەندەریەی میسر. ئەڵێ لە قاهیرە بوو ماڵمان، بە حکمەوەی خزم و کەسوکارم، ناسیاوانم، بنەماڵەم، هاوڕێکانم هەمووی لەوێ بوون شەرمێکم دەکرد. شەرمم دەکرد ئەوان پێم بزانن، بۆیە بیرم کردەوە لە قاهیرەوە بڕۆم بۆ ئەسکەندەریە. جا بەڕێزان شەرم یەکێکە لەو شتانەی لە هەر شوێنێکا بێ خەیرە. هەر کەسێک کە گومڕابوونی یەکجاری توش دەبێ ئەوەیە هیچ شەرمی نەماوە. ئێستا بەداخەوە کەسانێک شانازی بە گوناهەوە دەکەن. هەر کاتێک کە ئینسان شەرمی کرد، تەنانەت شەرم لە بەندەکانی خوش باشە، شەرمی کرد کە عیبەیەک، گوناهێک، تاوانێک هەیە، ئیلا پەروەردگار لە دواییدا دەیپارێزێ. ئەڵە شەرمم دەکرد، هەستم بە خەجاڵەتی دەکرد زینا داوێن پیسی لە شارەکەی خۆم و لە لای کەسوکاری خۆم بکەم. بۆیە ڕۆیشتم بەڕێگاوە بووم، سواری پاسێک بووم، کەسێک لە تەنیشمەوە دانیشتە بوو. سبحان الله، سەیری قەدەراتی پەروەردگار کە ئەڵێ ئەو کەسێک کە لە تەنیشمەوە بوو، گەنجێکی وەکو ئەم گەنجە بەڕێزانە، گەنجێکی ساڵح، خواناس، سیمای ئیسلامەتی و دینداری و خواناسی پێوە دیار بوو. ئەو گەنجە بەڕێزە قورئانێکی بچکۆلەی پێبوو، بۆ خۆی جوان دەیخوێن. من بەرەو چی دەڕۆم و تووشی چه هاوڕێیەک بووم لە تەنیشتمەوە. ئەڵێ گوێم لە قورئانەکە بوو، ئەوەی کە لەو کاتەدا یەکسەر هاتە ناو گوێمەوە و تەرکیزم خستە سەری ئەم ئاەتە قورئانیە بوو. خوای پەروەردگار لە سوورەتی النساء ئاەتی 108 دەفەرمێ يستخفون من الناس ولا يستخفون من الله وهو معهم. خۆتان لە خەڵکی پەنهان دەکەن، خۆتان لە خەڵکی پەنهان دەکەن، بەڵام شەرم لە پەروەردگار ناکەن لە کاتێکە ئەڵڵا سوبحانەه وتەعالە لەگەڵتانە. ئەم ئاەتە دەڵێ ڕێگ وەکو ئەوەی لەگەڵ منا قسە بکاوا بوو. من بەرەو شوێنێک دەڕۆم کە زینا بکەم، کە داوێن پیسی بکەم، خۆم دەشارمەوە لە دایک و باوکم، لە خوشک و براکانم، لە هاوڕێ و هاوکارەکانم، لە خزم و کەسوکارم، بەڵام پەروەردگار خۆ لەگەڵ مایە. ئەڵێ ئەو ئاەتەی خوێندەوە یەکسەر لە ناو مێشکما کاری کرد. بەڕێزان چاو لێ باسی کلیل دەکەین، زۆر جار ئەو کلیلە ئاوا لە کتوپڕێکا دڵەکان دەکاتەوە. يستخفون من الناس ولا يستخفون من الله وهو معهم. خۆتان لە خەڵکی پەنهان دەکەن و شەرم لە خەڵک دەکەن، لە خەڵک دەترسن لە کاتێکە پەروەردگار لەگەڵتانە. بەڕێزان تەواوی کێشەکانی مرۆڤایەتی ئەمایە، ئەوەی کەواتە زویر دەکا، ئەوەی کەلپەلی خراپ دێنێ، ئەو کەسەی وڵاتەکە وێران دەکا، ئەوێ لە ڕووکەشە لەبەر چاوی خەڵکە خۆی بە ساڵح نیشاندا، خۆی بە چاک نیشاندا، بەڵام بەداخەوە لە ناخەوەوانە. شەرم لە هەموو کەس دەکا، بەڵام شەرم لە ئەڵڵا ناکە. بەڵام کۆمەلگا بەوەی ئیسلاح دەبێ. ئەگەر کەسیش چاوی لێمان نەبێ فەئەین الله، ئەی خوا، ئەی خوا، ئەگەر هیچ کەسێ نەڵێ ئەم کارەی تۆ خراپە، ئەگەر هیچ کەسێ چاوی لێت نەبێ، کەس لۆمەن نەکا، بەڵام خۆ ئەڵڵا ئاگای لێتی. ئەڵێ ئەو ئاەتە ڕێگ لە ناو دڵمیدا، ڕێگ کاریگەری لەسەر مێشکم هەبوو، وەڵڵی فرمێسک بە چاوما هاتە خوارەوە.
بەڕێزان ئەزانن بۆچی ئەو ئاەتە قورئانیە ئاواکاری لەو گەنجە کرد کە لە تەنیشتەوە بوو ئەم بەنێتی زینا دەڕوا ئەمیش گەنجێکی ساڵحە کلیلی دەرگای خێرە من دڵنیام ئەو گەنجە ساڵحە خواناسە قورئان خوێنە هەر لە ماڵەوە داوای کردووە توێتی یا ئەڵڵا یا فەتاح بمکە بە کلیلی کردنەوەی دەرگای خێر من باسی ئەوم کرد خاڵی دووەم ئەگەر دەتەوێت کلیلی کردنەوەی دەرگای خێربی دایمە لەخوا بپاڕێەوە بڵێ خوایە لە شوێنێکە کە من خۆم نازانم کوێیە و چ کەسە خوایە دڵێکی داخراوم پێ بکەیتەوە کەسێکی گومڕان پێ هیدایەت بدەیت ئەڵێ وەڵڵاهی ئەو ئاەتە لە ناو دڵما کاری کرد ئەی ئەو هەموو قورئان خوێنی کە بە پارە قورئان دەخوێنێ لە پرسەکاندا لە بۆنەکاندا لە بەردەمی بەرپرسەکاندا لە ماڵی دەوڵەمەندەکاندا ئەی بۆ هیچ کاریگەری نییە خو هەر کەلامی خوایە ئەو کەسەی کە دەیخوێنێ لە دڵێکی پاکەوە نایەتە دەرەوە بەڵام ئەم گەنجە ئەم ناناسێ هیچ ئامۆژگاری ناکە هیچ وتاریشی بۆ ناخوێنێتەوە نازانێ خەریکی چییە نازانێ بە چ نیەتێک دەڕوە ئەم ئاەتە ڕێک بەدەمیادەیە یەستەخفونە من الناس ولا يستخفون من الله وهو معهم اللهتان لەگەڵە لە هەر شوێنێک بن خۆل لە خەڵک پەنهان دەکەی خۆل لە پەنهان ناوی لە ئەڵڵا کە چاودێرتە کە پاداشت و سزات هەر بەدەستی ئەوە ئەڵێ وەڵڵاهی لە پاسەکەدا نەبەزیم لە تەرمیناڵەکەەوە لە گەراجەکەەوە ڕێک لە شوێنی خۆم گەڕامەوە هاتمەوە بۆ قاهیرە لە ماڵەوە خۆم شت جلو بەرگەکانم گۆڕی چوومە مزگەوت تەوبەی نەسوحیم کرد ئەم خواناسەم لێ دەرچوو زۆر جار دەکرێت بە ڕێزان من ئێستا خۆزگە بەو گەنجە دەخوازم ئەڵێم خۆزگە من ئەو گەنجە بوومایە بڕواتان هەبێ پرۆگرامی کلیلیش لە کەناڵی دیمەن کە داماننا لەگەڵ ئەم هاوکارانم ئەم سەربازانە ناسراوانەی پشتی کامیرا و مۆنتاژ و بەرهەمهێنانی ئەم کەناڵە و ئەم ماڵە بەڕێزانش لەم گوندەدا کە هاتین و زۆر بە حورمەت بوون هەمومان نێتی ئەوەمان هەیە کە یەکێک گوێی لەم بەرنامەیە بێ گەنجێک کەسێک پیرێک بەتەمەنێک برایەک خوشکێک مێردێک ژنێک باوکو دایکێک ڕۆڵەیەک ئەم بەرنامەیە ببینە کلیلی خێر و دڵ و دەرونی بکەینەوە لە گرفتێک ڕزگاریکەین مشکلەیەکی بۆ حەلکەین هیچ مەبەستێکی تری دنیاییمان نییە سواز بۆ خوای پەروەردگار داواکاریشم لەخوا یا فەتاح ئێمە بکەی بە کلیلی کردنەوەی دەرگای خێر لەسەر خەڵک و ئەو دەرگا شەڕانەی کە کراونەوە بەهۆی پرۆگرامی کلیل و ئەم قسانەی کە لە ڕوانگەی قورئان و فەرموودە و وەوتەی زانایان و بەسەرهاتە ڕاستەقینەکانی کۆمەلگاوە دەیکەین یا ڕەبی خوا دەرگای شەڕمان بەهۆی ئێمەوە پێداخی دەرگا شەڕەکان دابخرێن